لە دەستپێکی کردنەوەی مەراسیمی دووهەمین کۆنگرەی زانستی جیهانی کورد، فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وتەیەکی پێشکەش کرد و گوتی: ئامانجمان لەو کۆنفرانسەلەوە خۆی دەبینێتەوە، دەست بە کارەکانمان بکەین تا خزمەتی زیاتری خەڵکی بکەین. دواتر بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە وتەیەکدا خۆشحاڵی خۆی ڕاگەیاند بۆی ژمارەیەکی باش لە ڕۆڵەکانی میلەتی کورد لێرە ئامادەن تا توانەکانی خۆیان بخەنەگەڕ و لە خزمەتی کوردستان بن. هاوکات گوتیشی ئێستا ئێمە پێویستمان بە بنیاتنانی ژێرخانێکی باشە بۆ کوردستان، دەبێت کار بۆ دروستکردنی بکەین. ئیمڕۆ پێویستیمان بەوەیە ژێرخانەیەکی زۆر محکەم لە کوردستان دروست بکەین بۆ ئەوەی هەموو متمانەمان بە خۆمان بێ، نەوەکو چاومان لە هاوردنی هەموو بەسیترین شتومەکی خواردەمەنی لە دەرەوە بی. بەڵام خۆشتان ئەزانن کە گەلی کوردستان دەرفەتی ئەوەی نەبووە بە هیچ شێوەیەک کە وڵاتی خۆی بینا بکات. هەمیشە ژێردەست بووە، تەپەسەر بووە، چەوسێنراوتەوە، حتا سەردەمێکی وا بوو کە وەزعێک بەسەر خەڵکی ئەم وڵاتە دەهات کە بوو نانی ڕۆژانەش دەبایە ڕژێم نانی پێ بداگینە، نان نەبوو بیخوات. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا سەرۆک بارزانی گوتی: ئێمە لە حکومڕانی خۆجێی کەم و کورتیمان هەیە، بۆیە دەمانەوێت سوود لە توانەکانی ئێوە وەربگرین. هەرێمی کوردستان خاوەنی پەرلەمانە، خاوەنی حکوومەتە، خاوەنی دام و دەستگاکانە، بەڵام ئەمە معناوە نییە کە ئێمە نەزانین ئەم دام و دەستگانە بێ کەم و کۆڕین. بەڵێ کەم و کۆڕی زۆرە، بەڵام ئومێدمان وایە ئێوە بە زانستی خۆتان، بە ئەزموونی خۆتان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵی خۆتان بخەنە کار بۆ ئەوەی ئەو کەم و کۆڕیانە نەمینن. و من بە دڵنیاییەوە عەرزتان دەکەم کە ئێمە پێویستیمان بە زانستی ئێوەیە، پێویستیمان بە بسپووری ئێوەیە و ئامادەشین گوێڕایەڵی ئێوە بین و ئامادەین نەسیحەتی ئێوەش وەربگرین و کاری پێ بکەین. سەبارەت بە پرسەنەتەوەیەکانیش سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاند لەمە دووە دەبێ مافەکانمان لە ڕێگەی ئاشتی وەدەست بێنین. لە دیاریکردنی چارەنووسی خۆشمان ئێمە بڕیار دەدەین. ئێمە وەکو نەتەوەیەک ئەبی زۆر واقع بینانە بیر لە ئایندەی خۆمان بکەینەوە. بێگومان ئێمەش وەکو هەر نەتەوەیەکی تر مافی بڕیاردان لە چارەنووسی خۆمان هەیە، بەڵام زمانی ئەوە نەماوە ئێمە خەباتی چەکدارانە بکەینە وەسیلە بۆ گەیشتن بە ئامانجی خۆمان. ئێمە بی پەنابەرین بۆ خەباتی دیموکراتیانە، ئاشتیانە، دیالۆگ لەو شوێنانەی کە ممکنە لە پەرلەمان ئەمە کاریگەری زیاترە لەوەی ئێمە بەشەر لەم سەردەمەدا خەبات درێژە بە خەباتی خۆمان دەین. لە کۆتایی وتەکەشیدا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان گوتی: قوربانی زۆرماندا تا بەو ڕۆژە گەیشتوین، بۆیە ئەو دەستکەوتە ئەمانەتە لەسەرشانی هەموو لایەکمان، بۆیە دەبێ بە هەمومان هەوڵی پاراستنی بدەین. پاشان دکتۆر ئالان دیلانی سەرپەرشتیاری کۆنگرە باسی لە توێژینەوەی بواری تەندروستی کرد تا لە کوردستان کەڵک لەو سیستەمە وەربگیرێت کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکادا هەیە. ڕەنسبەر حاجی، کوردستان تیڤی، هەولێر.